ڕکابەرەکانی خولی نایابی کوردستان پێی ناوەتە هەفتەی دووەم یانەی سیروانی نوێژ لە دەرەوەی یاریگای خۆی و لەسەر یاریگای زانکۆ بە 2 گۆڵی بێوەڵام شکستی بەیانەی نەورۆسێنا. ڕکابەریەکانی خولی نایابی کوردستان بەردەوامی هەیە و سیروانی نوێژ تاکەیانەیە بە 2 بردنەوەی لەسەر یەک لەسەر و ڕیزبەندی خولەکەدایە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمی خولەکە و لە یاری دێربی سلێمانیدا نەورۆز میوانداری یانەی سیروانی نوێی کرد. گێمی یەکەم بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە لە خولەکی سێ بەهادیم بەکرد گۆڵێکی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. یانەی نەورۆز هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام تیپەکەی ڕزگار عەلی ڕێگر بوو لە سەرجەم هەوڵەکانی. گێمی دووەم یانەی نەورۆز بە بێهێزی جارێکی تر دەستی پێکردەوە و نزیک بوو لە گۆڵی بەرامبەر، بەڵام جارێکی تر بە پێچەوانەوە بەهادیم بەکرد گۆڵی دووەمی خۆی و یانەکەی لە خولەکی هەفتاویەک تۆمار کرد و هەرکی یانەی نەورۆزی خاوەن یاریگاشی قورستر کرد. سەرەڕای هەوڵە بەردەوامەکانی یاری زانانی نەورۆز، بەڵام هیچ بەرهەمێکی لێ سەوز نەبوو. دوای 4 خولە کاتی زیاد کرا و ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بە 2 گۆڵی بێ بەرامبەری یاریەکە بە سوودی سیروانی نوێ کۆتایی هات. لە ڕۆحەتی یاریزانەکان لەو غیرەتی یاریزانەکان بە یەک ڕۆح یاری ئەەکەن لە ساحەکە. ئەگەر دیقەتی یاری ئێمە احتیمالمان لەسەر یاریزانێک نییە و تیپی ئێمە بە گروپ یاریەکان ڕۆحەتیان پێوە دیارە لە یاریگایە. خۆش دەزانی تۆپتۆپیان چەندێ فەنیات دەورەبینێ، جاری وایە ڕۆحەتیش ئەوەنە دەورەبینێ. سواز بخۆ ئێمە لەم یاریشا سەرکەوتوو بووین. هیوادارم ئەوەی کە من باسیەکەم ئەو ڕۆحەتی یاریزانەکان لە یاریەکانی ئایندا پەرەی پێبین و تا بتوانین لەسەر ئەم ڕیتمە باشەی کە دەستمان پێکردووە زیاتر و زیاتر ئەنجامەکانمان باشتر. مجموعەی یاریزانی خیبرەیە لەگەڵ یاریەکانی تر پیلانی ترمانە بێ ئینشاڵا بۆ سەرکەوتن، بەس ئەوەی کە بڵێن ئێمە بتوانین ڕکابەری بکەین. ئێمە خۆمان حازر کردووە بۆ ڕکابەری، بەس جارێ زۆر چووکە 2 یاری لە خولەکە ڕۆژەوە هێشتر یاری زۆر ماوە. ڕاستی ئەمە ئەمڕۆ خۆمان زۆر بە باشی ئامادەکرد بۆ یاریە کە قەرەبوو یاری ڕابردوو بکەینەوە، نەمانتوانین سەرکەوتن بەدەست بێنین. یەکەم یاریمان بوو لە نێو یاریگای خۆمانە. ئەتوانم بڵێم وەکو مستەوە و ئاستێکی باشمان پێشکەش کرد، بەڵام یانەی سیروان توانیان ئەو هەلانە و فرسانەی کە بۆیان باشتر بیخۆستنەوە گۆڵیان کرد. پیرۆزبایان لە یەکەم ڕۆحێت و حەماسەتێکی باشتریان نەبوو لە ئێمە کە توانیان 3 خاڵمان لێ وەرگرن. پیرۆزبایان لێ وەک باسم کرد مستەواکی باشمان یاریەکی باشمان کرد. تەنها ئەو فرسانەی کە بۆ یانەی سیروان هاو باشتر تەسەڕوفیان پێوە کرد و خواستیانەوە کە توانیان 3 خاڵەکەمان لێ وەرگرت. یانەی سیروانی نوێ خاوەنی 6 خاڵە لە 2 بردنەوە و نەورۆزیش بە 1 بردنەوە دۆڕاندنێک تەنها خاڵێکی کۆ کردوتەوە. یانەی سیروانی نوێی تازە سەرکەوتوو بۆ خولی نایابی کوردستان دووەم سەرکەوتنی گرنگی لە خولەکەدا بەدەستهێنا. ئەوەش دوای بردنەوەی دێربی سلێمانی لە یانەی نەورۆزی خاوەن یاریگا بە 2 گۆڵی بێ بەرامبەر. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، یاریگای زانکۆی سلێمانی.